ازو باران اف بارانا دور مینا یارا من تێورادم و سەدێم دیندارا من ئەس بە عشقت بێم سەد و کێلمەوێ و سەرخۆش دبم بین و هێلمەوێ بارانە عەزیز بە عشقێ تێخارێ دنیایê dişo toz û gubarê dinya dikene mîna gula al ji min direvin xem û xeyal. بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ ئەڵلقەیەک و وێستگەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم خەندەخان هیوادارین ئەڵلقەی ئەمجارەمان جێ ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. بەرنامەی ئەمجارەمان لێدوانە لەسەر ژیان و شیعرەکانی یەکێک لە شاعیرانی کوردستانی سوور واتە یەکێک لە شاعیرانی یەریڤان یان کوردستانی سۆڤێت یا رووسیای ئەوسا. بێگومان ئەم شاعرە ناوی شکۆی حەسەنە کاریگەریەکی زۆری لەسەر ئەدەبیات و لەسەر شعری کوردی هەبووە بەڵام بەداخەوە هەتا ئیستا لەسەر ئاستی کوردستانی گەورە کەمتر ناسراوە. بۆ لێدوان و قسەکردن لەسەر شعر و بەرهەمەکانی شکۆی حەسەن برای نووسەر و شاعر کاکە مؤەید تەیب میوانی بەرنامەکەمانە کاکە مؤەید بەخێر هاتی. زۆر سپاس بەخێر بێت. مامۆستاگیان بەخێر بێت. بەخێر بێت. لەگەڵ کاکە بێکەس بە ئامێری قانون بەشدارە لەگەڵمانە بەخێر هاتی کاکە بێکەس. بەخێر بێت کاک بێکەسگە. مامۆستاجان ئێمە هەروەک نەریتی بەرنامەکە لەسەر ئەوە ڕاهاتوین کە سەرەتا ناسینێکی یعنی ناساندنێکی کورت بۆ ئەو شاعرە بکرێت کە بەرنامەکەی لەسەرەکەین وەکو سەرەتای ژیان و سەرەتای ئەدەبیات و چۆنێتی ژیانی. ئەمن ساڵی 89 بە سەفەر چوومە یەریڤان لەوێ نووسەر و شاعری کوردی ئەو سەردەمە بڵێن لەوێ بوون ینی لەگەڵ یان دانیشتم ئێتر هەمیە گەلێک بەحسا شکۆی حەسەند کرد بۆ ساڵە 76 دیماهی بژیانە خۆی نابوو و شعرێتوی یعنی بۆ جارە ئەیکێ من ناوێ شکۆی حەسەن گولێ بووە ساڵە 89 بوو ئێریڤانێک و ئەو جە بوو ئەوێ ئەو لێت ژیا. شکۆی حەسەن بێگیهەکە گەلێک بلند ئەدەبیاتە کوردên ئەرمەنستانێدا هەبوو و بیاوێ شعرێژیدا شاعرێکی پێشەنگە ئێکش ناودارترین شاعرên کوردên سۆڤیەتە بەرێ بووە. مامۆستاگیان بە ئەسڵ خەڵکی کوێیە شاعر؟ بەێ ئەو خۆی بژین کۆکە خۆدا خەلکێ دەبەرە قەرسەیە پارێزگەها قەرس کوردستانە باکوورە دیگەل ماڵە خۆ ماڵەوی وی وەختی ئەو نەبووە بە ساڵی 16 بووە هەفتێ بووە مشەختی ئەرمەنستانێ بووینە بۆچی مشەخت بووینەوی وەختی کۆمکوژی جێنوسایدا ئەرمەنا و ئێزدیژی ئەبەت هەمی گوندێکیدا بوون بەێ هێتەرە و کۆمکوژیە دێرسمێ بوون گەلیە زیلام بوو ئەو دبێژن ئەمژبەر ڕۆما ڕەش ڕەبین ڕۆما ڕەش مەبەستیان تورکن چونکە تورکیا پێشان ئیمپراتۆریای بیزانتی بووە بەوان دەڵێن ڕۆم هەر ڕۆمە ڕۆما ڕەش زۆربەی شاعیرانی کلاسیک بە ڕۆم نالیژە ناوێت تورکیا ڕۆمە هێشتا وەختێ بەری ئۆسمانیا هەر بەناوێ بەشەی بوو لە ئیمپراتۆری ڕۆما ئەو مشەخ دبن چنە دەبەرێکی ئەرمەنستانێت بژنێ ئاخباران ئاخباران 11 دەی ئێزدینە خۆی کوردێکی ئێزدیە تەمانە و قەتل و عەمەش زیاتر بژی سەر ئێزدیە و ئەرمەنا بوویش بۆێژی ئێزدی کۆچبەر بووینە سەر سنووری ئەرمەنستانێ بۆ وێرێ نێزیک بووە ئەو ساڵە 1928 گوندێکی ئاخبارانی جی ناوێوێ جام و شڤانە بچووک لوی گوندیش دایک دبتن هێشتا تەمەنی 5 ساڵیەدا باویت مرتن
eğitim düminiyetin manevi kodantiyet'in bes şagirdek kutabiye ki gele zirek bu, behredar bu, xandina xo tamam kir, paşi çte Erivanil zanîngeha zankoya Ermenistanê Erivanê bijin beşê Rojhilat Nasiyê dixwînitin li wêrê tamam diket û piştî hingê çte Leningrad an Petrosporî vekin diket bijinê bes wî wextî navê wê Leningrad bû li wêrê Kurd Nasiyê dixwînitin master wergirtiye dibite bo kandîd têza xwe hezir ket bo doktorayê bes rewşa wî têk diçit vedgerte Ermenistanê. Berî wê jî wextê zanko xilas kiriye li Ermenistanê çûye gundekî Ermena li Ebxazya. Zanin Ermen li Georgia jî hebûne. Li wêrê boya mamosta 3 sala mamostatî kiriye. Mamostatiya bijîn Ermenî bi zimanê Ermenî. Zimanê ku wî dizanîn Kurdî gele baş dizanî ji bilî Kurdiyê Ermenî dizanî, Rusî jî dizanî. Ev sê zimane Şikoyê Hesen dizanî. بەڵێ مامۆستاگیان وەک وەزانین کە شاعیر ژیانێکی تراژیدیایی زۆر سەختی هەبووە و ئەمەش بەداخەوە بۆتە هۆکاری کۆتاییهێنانی ژیانی ئەم ژیانە چۆن ڕەنگی داوەتەوە لە ناو شاعیرەکانیە و چۆن توانیوێتی بەرەنگاری ئەم ژیانە سەختە بێتەوە بەڵێ ئەم بەری خۆ بدەینێ دوی وەختیدا ساڵت 28 سوڤێت جەنگە جیهانیە بژین یەکێم دەرکەت بوو هەژاری گەلێک هەبوو ئەرمەنستان ژی وڵاتێکی هەژار بووە یعنی ئەرمەنستانی زیرەعەتکێ بە هێشتا پێشەسازی دەست پێ نەکرد بوو ژیانەوە پتر سەر پەزب خۆدانکردنێ بووە جا دوی وەختیدا سۆڤێت دەست کۆڵخۆز و سۆفخۆزا کرد بوو دوێرێدا ژیان یعنی تۆ ئەرمەن خۆشی لێرێت هەژار بوون تۆ جا پژمێرە تەخمین بکە مهاجرێک هەندێک مشەخت هاتینەوێرێ هەلبەت ژیانەوە گەلەکە سەخت بوو ژیانەوی خۆشی گەلەکە سەخت بوو پشتی هینگێ پشتی ژنێتینت گەلە زاڕۆژی هەبووینە و کێشە گەلە هەبووین هەروێ بەکرد دکتۆرای نەخینت vegirte Ermenistanê. Bele. Êdî jiyanawî rastî jî ji destpêkê ji dayîkbûna wî û heta jiyana xwe bi dimahî jî înaye tu şê bêjî dastaneka trajîdî bû. ڕۆحی شاد بێ مامۆستاگیان درێژە با باسەکەمانەین دوای ئەوەی کاک حەمید و کاک بێکەس شەریکی ترمان پێشکەشەکە فەرموو. کوردستان دشەوتە شەرە شەرە لەلێ جان دشەوتە کوردستان ژناو مژە باروتێ دەنگێ شین و گرێتێ نالینە کاڵ تفالە تێژە چیا و نەوالە قوژینە خیزە دایکە کەتیە مێشێ واویکە قورینە شێر ئەفاتە مینانێ شور و بالتە زولفەقار و خەنجەر قوت کرد دژمن دل جگەر شەرە شەرە لەلێ جان دشەوتە کوردستان ژناو مژە باروتێ دەنگێ شین و گرێتێ. دەم خۆش کاک حەمیدە. دەست و پەنجە و خۆش بێ کاک بێکەسگیان زۆر زۆر سپاس. مامۆستاگیان شاعیر لە تەمەنی چەند ساڵیەوە دەستی کردو بە شەعر نووسین و ئەم دیوانی کە لە بەردەممانایە چۆن کۆکراوەتەوە و چۆن چاپ کراوە. پشتی بژین هێشتا دبستانە ناوڤنجی بوو دەست هەلبەستی کریە. بەڵێ. دەست پێکری هەلبەست نوێسایە. ژیانە خۆدا هەلبەستێت توێت پێشیە ڕۆژنامە ڕیا تازە هەبوو. ڕیا تازە ڕۆژنامەیەکە کوردی بوو ئەرمەنستانی دەرکێت بێ دماهیکێ ڕاوەستیا بوو جارێکدی دەستە پوەشانە خۆ کریە یەکەمین هەلبەستێن خۆ ڕیا تازە بەڵاوکردینە
جبلی ریا تازل رادیو ایریوانه کو رادیو که نافدار همی کردا گوه خود دای هل بس تدخل ویری خانه تنیت وان هر دو جهاد افریه هبون بین بلاف کرن و کیدیت ناف خلکی دا بجن کردا هل بس توید نوستان و بلاف دبون جیانا خدا سه دیوان چاپ کرینه دیوانا چاره یعنی کوما شعریه چاره پشتی مريا بشتي وفات كريا دركتيا امل دزجها سبيريس يا تشابو وشاني جاركي توسن رشيد نويسركي نافدار كردت ارمنستانيا نكل استراليا جيت هكي ما ببينت صلاح ورز بوي من بيشنيار كير من قلتي بوما هل بجارده كيش هل بستش كوي حسن قال بيش قلتنا كي آماده که ام وکی دزگاه سپیرز ده چاپ کن ایدی وی آماده کرد بو پلاتینی و مجی و گوهست الفابه عربی و مل کردستان دهو که ما چاپ کریه او یکم جار بو هل بسته توید که فنه بر دست خاندوان دستان خوش بی و نمونه زور به بله وکو معرف خزندار لمیجی ادبی کردی باسی شکوی حسنکه ئەڵێ بێژگەلەوەی کە هەستی چینەتەوەی زۆر قوڵی هەبووە وەکو شاعیرێکی ڕۆشنبیر نەک وەکو شاعیرێکی کە بڵێ بەس بە ڕوخسار کاری کرد بێ بە فکرێکی نەتەوەی قوڵەوە کاری کردووە ئەڵێ کاریگەری ئەدەبی رووسی و ئەدەبی ئەوروپایی وەکو ڕۆمانسیزمی ئەو ئەدەبە و وەکو وەصفی شعری دڵاری تێکەڵی بە غەزەلی کلاسیکی ڕۆژهەڵاتی کردووە ئەمە لە چەند شعریا بەم شێوەیە کاری کردووە داوەتەوە زاني ام وقت بحث ادبيات كردن ازديد كاين الارمنستاني ام همي زانين توي سردمي دا بس مدرسه ديني هبوينه فيرجي الكردستاني مدرسه ديني الفابيا عربي بجين وقت شاگردا درس خواند آشنای شعر جزیری ببون یا خانی ببون یا فقیه طیران بون أبا بهرا بتر خيزان توانا يعني هر همي نخين دوار بوينه أنا الفابيت بوينه وقت تشنويري جيب زمان أرمني خاند يعني نب كردي جبوه الفابيا عربي نزانينه أدبيات كردي نديت بوينه أو جندت أولاد جان بس بشتي شت روشالات ناسيت خينتن إدي دست بكر خاني ناسكريا فقيه طيران مالاي جزيري دست بکریه ادبیات کردی کلاسیک ناسکریه جدر وانای سرکی یه همی شاعرین کردین ارمنستان فولکلور بوده او فولکلوری گل دولمندن و جاوه که پیروس بری خوددن فولکلوری یعنی سال هشتونه چوبم از گل واترینشتم وقتی یک پندک پیشیاد ویجت یعنی وقت چوا مسلمان حدیث ایک دالید يعني تقديس ده كان فولكلور جا شكوي حسن كتبه براستيجي كاريجريا ادبيات فولكلوريا كردي شهمي ادبيات دي بتر كاريجر ويرسر وشعرت بيد دسبيكي جي وكي شعر فولكلورية كردينا وكسترانية كردي بشتي هنجي دي بجين شارازات بت شعر أرمني تخينة شعر روسي تخينة بس چه زمان ديت بياني نزاني إنجليزي بيجي أو لناو أدبياتي ناو تشي خويا وكو بيجي شاعراني تلواك لا بشكل يعني ما تواني بيجين كوش كوي حسن بسوارات شعر كردي أرمنستاني وك بيجي عبد الله قورانيا وك بيجي هيمنيا وك بيجي جگرخينيا تويري دا خلكي أرمنستاني شعر تويش بربونش برد خاندن يعني شاعركي جلا حسكري ويا خلكي جي حسكر بله ما مستيان برزت وكو شاعر وكو نوسر شعركاني شون أبيني وهو كاري تشيبو كشعري كتبو نوسيوا باش ما نخوش به دوای اوی والله ما نیتو به هاوکاری کس او شعر من پیشکش کی تشتاش بیرا مچو وقتی ما مستحمیدی پرسیار کردی سر کردستان شکوی حسن بله ناوروک هل بستید خدا او الارمنستان بویا دلویل کردستان بویا همین شعرتوی سر پیشمرگینه
ناوی شیخ محمود حفید گوت یا شیخ سعید پیران شورش بارزان یعنی مروه که گل کرد پرور بوده همی گاوه هست گریه کوویر نجهویه جهویه درست کردستانه و هیویه که مازن جهه بو که شورش کردستان دی بسر کهوتن و او بر وقت الویره موقت الویره نه دی جارکادی وگرنه کردستانی دوی خونه جیایه هەڵبەتە هەموو هەر یەک لە ئێمە بۆ نمونە بۆ منیش کە لە دەروەی وڵاتەژیم هەمیشە دڵم ڕۆحم لە کوردستانە و بەجەستە لەوەی هەمومان ئەو ئەزمونە ئەکەین بەڵێ جا پراستیژی بسیار هەکێ سەر کو ناڤەڕووکە شعرێتوی بتن شعر شکوی حەسەن تو دبیجی شاعرێکی کوردستانە مەیە ساڵێت هەفتێ شێستێدا چاوا شعرە کوردیژی شعرە بەرگریە بوو شعر پێشمەرگەی و کوردستانی زۆربەی شاعران وقتی شعرێتوی بینی تو دبیجی کوردستانی ژیایە شعرێتوی سەر پێشمەرگەینە سەر کارەساتین و کورد تۆش سەر بەرگریەنە سەر قەهرەمانیە پێشمەرگانە دو چنگ د جامکی دا بو شکوی حسن شکو آواهیه که و بو بس بگیرتات مروف خود پنجره وی دا پاوید خو هاوید جاماوی چرای شواوی بو جاماوی هوارا رواوی بو جاماوی سازا برین و سترانا خماوی بو جاماوی دم والد بو وک خلفاسه دارد گردناویت آلیا و وک خنجر دلوید بری جاماوی دم والد بو تهناوی پالا خود دا برسا زاروکین ویو پر دو چاوت گره گیری جاماوی والا بو هر دو چنگین وی برین لی او بوان چنگین بری جعل گزه حتا لالشی فری هەر بژی مامۆستای گەل ئەم خۆش مامۆستا دەست خۆش مامۆستاجیان بەسیفەتێک ئەو کە لە یاریڤانیش لە ئەرمەنستانیش خوێنوێتی پاشان چۆتە پترسبۆرگ بڵێ لینینگرادی ئەو ساڵەوێش خوێنوێتی بەشی کوردناسی خوێنووە بێگومان شارەزاییشی باشی پیا کردووە لە ئەدەب و فەرهەنگی کوردی و زمانی کوردیە ئەو لە شعرەکانیشیان زۆر هەوڵیاوە کە زۆر وشە و زاراوەی دیالەکتیکەکانی تریش لەناو شعرەکانیان بەکاربێنێت شکوی حەسەن ڕاستیژی وەکی بێژین کوردستانە مەژیایە ناف ڕوودانێت مەداژیایە زمانیژی دا عاشقێکی مازنی زمانی کوردی بووە گەلە هەلبەستێت خۆدا شعرێتوی سەر زمانی کوردینە هەلبەستێت خۆدا وەختێ تێت بەحسا زمانیت کرد بێژت شەمسا کووردا ئەو بێژنە ڕۆژێ شەمس بەکارتینە چونکە دیانەتە ئێزدیاژی دا شەمس مقەدەسە پیرۆزە جە شەمس بکارتینن بێژت کوردی زمانی مە کوردی شەمسا مەیە ئەگەر کوردی نەما ئەم ئێدی نامینین هەبوون و نەبوونامە زمانی مەیە ji bo wê jî gelek ser helbestê xwe da wexta behsa zimanê Kurdî diket wekî aşiqek behsa yara xwe diket wisa aşiqê zimanê Kurdî bûye û hewl daye bijîn Kurdiya xwe berfireh biket ji ber ku wa Kurdî nexwandibû tiştekê nivîsîn jî Kurdî nexwandibûn wî serdemê ew zarok bûye qutabî bûye êdî jêderê zimanê wana axiftin bûye سترانێت فلۆکلۆری بووینە و دیسا فلۆکلۆر بووە خۆشەویستان درێژە بە باسەکەمانین پاش ئەوەی کە خەندەخان شعرێکی تری شکۆی حەسەنمان بۆ خوێنێتەوە بە هاوکاری کاکبێکەس دەست و چاوی خۆش بێ فەرم مامەتی ئاخ تو چووی ئاخ تو چووی نەهاتی بووی عور لەسەرێ چیا هەلاتی بەهارا من بوو قومستان و بەری ڕۆ من ڤیسیا
من بودومان وتري بوي حباته كتمتول وبيارا من فيتان دنن هزار دشمن ونيارا زيارة أخوة برجع حبي من ندي كان يا حبي لمن مجقي مامتي دليم داخبو شوتي كزري جاهل جاهل پور سرم بوهری آخ تو چرا نهاتی كانيا حبي لمن متقي مامتي مامۆستا گیان بێگومان ئێمە بێژگەلەوەی کە هەندێک چەندی شعری بۆ دڵداری و بۆ کوردایەتی و بۆ نەتەوایەتی و هەندێک شعری هەیە کە بۆ ئەو لەو سەردەما بۆ سۆسیالیزم و بۆ چینی کرێکار و بۆ شۆڕشی ئۆکتۆبەر و ئەم شعرانە چۆن نووسراوە؟ ئایا لە ناخەوە نووسێتی یا کاریگەری سەردەمەکە بووە یا چۆن بووە؟ خۆ ڕاستە وی وەختی هەر شاعرێکی و ناوێ خۆ هەی دەبیا شعر سەر شۆڕەشە ئۆکتۆبەرێ سەر لینینی هەندێکال سەر ستالینی و ما هەندێکمە جەگەرخین وێرێ نەبوو ڕۆژ ئاوا بوو بەس شعری تەیم لینینی ستالینی ئەو وەختە ئەوژی ئەندام بوو گۆرانیش ینی توی سەردەمیدا ئەوانە بژین سۆسیالیزم ناوێکی گەلە خۆش هەبوو خەڵکی پێ کاریگەر بووە لە من هەلبەستی توی خواندینە ئەوێت کول سەر سۆسیالیزمێ نوێسینە سەر شۆڕەشە ئۆکتۆبەرێ تو هەڤبەر بکە دیگەلوانە ئەوێت سەر شۆڕەشە کوردستانی گوتینە وێرێدا ڕەحێک تێدایە وێ دەرکێ نەزمێک تێدا هەیە یعنی شعرت ویەت کوردپەروەریە gelek ast bilintir şeritviye sosyalizmi, ser sosyalizmi. Bu kârek waya ke bi zor pêkirabêt. Ya ne gelek ji derê. Yani em got evî xwe dît xelkê Kurdistanê rojekê zor li naxê ne hatû te derêwa. Belê, ez şêm we bêjim. بەڵێ مامۆستاکیان دیارە چەندێک باسی شاعر بکەین کەمە بەڵام دەرفەتی بەرنامەکەمان هەرەوەندەیە من لە کۆتایی بەرنامەی ئەمڕۆماندا ئەمەوێت زۆر سپاسی بە ڕزق بکەم بۆ هەموو ئەو زانیاریانی پێت بەخشین ئەمەوێت زۆر سپاسی کاک دەکەس بکەم خۆی و قانونە جوانەکەی ئەحساسە جوانەکەی و زۆر سپاس مامۆستاجان بۆ ئەم زانیاریانە هیوادارین ئێمە کارێکمان کرد بێ کە بتوانین شکۆی حەسەن بە خەڵک بدەین خەڵک بناسیێنین و وا لە خەڵک بکەین کە شوێن شعرەکانی ئەم شاعیرە گەورەیە بکەیت و توێژینەوە و بەخنە و دیراساتی لەسەر بکرێت. ئازیزانی قەلەندەرخانە بە شارێکی جوانی شاعر کە لەلایەن زۆربەی گۆرانی بێژەکان و بە تایبەت ئارام تیگران کراوە بە گۆرانی کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەمڕۆمانە هێنین تا بەرنامەی داهاتوو هەر شاد و سەرفراز. خەمل و ڕەوشە شیرین و خۆشە شیرین و خۆشە زمانی کوردی خەمل و ڕەوشە شیرین و خۆشە شیرین و خۆشە زمانی کوردی بخۆش ئاوازە لەتیف و نازە لەتیف و نازە زمانی کوردی بخوش آوازه لطیف و نازه لطیف و نازه زمان کردی فقیه کبرا خانیه کبرا خانیه زمان کردی بیتا فقیه کبرا خانیه کبرا خانیه زمان کردی بخمل و روشه
شیرین و خوشه شیرین و خوشه زمان کردی بخمل و روشه شیرین و خوشه شیرین و خوشه زمان کردی